ڕێزەنگەنە ئەڵێ سڵاو ڕێزم و دەستخۆش من شەرمان لە زانکۆیەک سیمینارمان کرد لەسەر ئەوە کرد کە میکانیزمی ئەوەی چۆن وێنەیە وەکو تێکست دەخوێنی. پرسیارەکەم ئایا وەکو فۆتۆگرافەرێک بۆ لە حسە چرکە ساتە چرکە ساتە دەگەڕێت کە ئەو گانەی ببوورە لە پرسیارەکەمەیە جارێکتر بخوێنمە و تێبگەم لێ ئایا وەکو فۆتۆگرافەرێک بۆ ئەو لە حەزە چرکە ساتە دەگەڕێت کە ئەو گانەی هەڕۆکەشی زۆر ڕوون نییە پرسیارەکە ببوورە، بەڵام ئەزانم کاتێ باسی ئەواکی کە لە زانکۆ سیمینارێکتان خوێنووە سەبارە بە میکانیزمی چۆن وێنەیە وەکو تێکست دەخوێنیت. کاتێک زۆر کات ئێمە پێمان وایە کە ئەڵێن وێنەیەک هەزار وشە ئەگەیەنێ، ئەمە زۆر باوەکە خەڵکی باسیەکە. زۆر کاتی ژوا بووە بەلای منەوە وێنەیەک یەک وێنە ڕەنگە پەرەگرافێکی مەسەلەن ئەیفۆری لەسەر نووسرا بێت. هیوادارم گەیانە بێتم. تابانخان باسێکی ئەو پرۆژەی ئیتالیا بکەی کە بابەتەکەی لەسەر چی بوو. پرۆژێکم کرد لە ئیتالیا ئەو بوو لە جەزیرەی بۆرانۆ بوو، بەڵام ئەم چیرۆکە تا ئێستا بڵاو نەبووەوە. ئێستا بڵێن تقریبن لە مانگی داهاتۆیان 2 مانگی ترایە هەر جەریدەی تێمپۆ خۆی ئێوێ بڵاوی کاتەوانێ. فۆتۆگرافەرەکانی تر کاتێک ئەو جەزیرە ئەچن سەردانی ئەو جەزیرەیە ئەکەن تەنها 2 بابەت ئەبینرێ لە ناو گوگڵا کاتێک کە سێرچ بۆ جەزیرەیە کەی تەنها 2 بابەت ئیشی لەسەر کراوە. بەڵام ئەو ستۆریەی من تەواو جیاوازە و هەر کاتێکیش کە بڵاو بۆەوە ئیتر ئەوە لە لای ئەکاونتەکەی خۆمەوە شێرێکەمە ئەتوانن بیبینن، ئەوەشیان هەر جارێ سیکرێتە نیهێنیە ئەبێ بمێنێتەوانێ لەلاو. کاک یوسف چ پێوەرێک هەیە بۆ ئەوەی فۆتۆستۆریەک بناسرێت؟ فۆتۆستۆری باش بابەت زۆر گرینگە بۆی فۆتۆستۆریەکەت بناسرێت، یا زۆر کات هەبووە بابەتەکەت باش بووە بەڵام وێنەگرتنەکەی باش نەبووە کە ئەمە وای کردووە کە هەر ئەسڵەن بابەتەکەشت چۆن ئەڵێ ئاواز ڕبێکی پیا بێت کە بەوەی کە نەتوانیوە بیگەێنی. بابەت زۆر گرینگە بۆ فۆتۆستۆری بە تایبەتی لەکەیە ئەو بابەتە ئەکەی. زۆر کات هەیە فۆتۆستۆریەک لەسەر بارانەکەی کە خۆش ئەم فۆتۆستۆریە لە زستانە بڵاو بێتەوانێ نەگەوەی کە لە هاوینە بڵاو بێتوانێ لەبەرەوەی کاتەکەی زستان کاتێکی باراناویە، یعنی وا ئەخوازێت. کاک بەختیار ئەڵێت ئایا چ جۆرە لێنزێک گرینگە یان کواڵەتی فۆتۆکان گرینگن یان کواڵەتی فۆتۆکان مەرجن یا چیرۆک گرینگە؟ بێگومان هەر لێنزە و گرنگێکی خۆی هەیە، بەڵام ئەوەنەی من کە کاری فۆتۆستۆریم کردووە لە کارەکانمە تەنها 2 لێنزێکە بەکارم هێنا بێت 24-150 لەگەڵ 18-55 ئەو دوانە کاری پێکردووە. بەڵام زۆربەی کات خەڵک ئەڵێ کە من کاتێک کە پۆرتریتە گرم بە لێنزی 85 گرم یا بە 80 ئەیگرم، بەڵام من ئەمانە قیاس نەکردووە. تەنها پێم وایە کە بابەتێکی بچووک لە ناو لێنزەکە یاخود لە کامیراکە هەیە کاتێک بێت و پۆرتریت بگری لە پۆرتریتە لود زۆر مهمە کە تەڵق نەبێ یاخود بلور نەبێ، کەویش بە چەند دەرەجەیەک لە ناو کامیراکەتا کە ئەوە ئەتوانی ئەوە دروست بکەیت کە ئەو تەڵخیە نەبێنێ. کواڵەتی فۆتۆکان بێگومان گرینگن، بەڵام هەروە گوتمان بابەتەکە پێش کواڵەتی فۆتۆکان. بیدایەت من کامیرایەکی 5000 پێبوو کە پێڵەن نایکۆن 5000 بوو کە لەگەڵ هاوڕێ حەیدەرە کڕیمان هاوڕێ حەیدەر بۆی هەڵبژاردن کاتی خۆی. ئەو کواڵەتیەکی زۆر باشی نەبوو، بەڵام چیرۆکی باشی پێکرا. ئایا کۆمپۆزیشن لە فۆتۆستۆری ئەکرێت تا ڕادەیەک جیاواز بێ لە هی فۆتۆیەکی تر ئەگەر بکرێت تۆزێ بە وردی باسی کۆمپۆزیشن بکەیت لە فۆتۆستۆریە؟
کۆمپۆزیشن هەمومان ئەزانین یاسای سێهێڵی هەیە ئەگەر ئەو کەسانی کە فۆتۆگرافی ئەخوێنن ئەزانن کە یاسای ئەم سێهێڵیە هەیە کە تۆ پێویستە کات سەبجەکتەکەت یا بابەتەکەت لە کام سوچی فۆتۆکە تا بێ کە جوان دەری بخات ناکرێ من ڕووم لەم لابێت و لە کاتێکە ئەبێت ئەم مەسافەی ئێرەکە ڕووم کردوتە ئەو شوێنەوە ئەبێ سەیری ئەوێ بکەم ئەبێ ئەو مەسافەیە دەرخەی نەک پشتەوەم زیاتر دەرقی یا لاتەنیشتم زیاتر دەرقی لە کاتێکا من چاوم بەرە و لای ڕاستمە بۆیە ئەبێ کۆمپۆزیشن زۆر ئاگاداری بی یان چی گرنگە لەنا فۆتۆکانتا هەبێ کاتێککە تۆ لای خانوێک لای پەنجەرەیەکەیگری جوانترەکە مەسەلەن ئەو چوارچێوەیەی ئەو پەنجەرەیە خۆ دەرگایە زۆر بە جوانی دەری بخەیتەوانێ کە وەکۆڵی هەندەسەیەکی جوانی ئەندازەیەکی جوانی پێئات. کاک عومەر ئاڵێ تۆ شارەزای کواڵەتی فۆتۆ و گۆشەی کامێرا بە گرنگتر دەزانی لە چیرۆکەکانە بێگومان گۆشەی کامیرە زۆر گرنگە ینی گۆشەی کامیرە وەک ئێستاش کە باسم کرد کە تۆ وێنەیەک ئەگریت و کاتێوتم سەیری ئەملا ئەەکەم و لە کاتێکا تۆ ئەملای منت دەرکردووە ینی هیچ سپیسێک بۆ ئەمە دانانەی ینی زۆر ناتەواویەکی زۆر ئەبینی لە فۆتۆکەتدا بۆیە زۆر پێویستە کاتێک گۆشە لە کام گۆشەوە ئەیگری لە کام گۆشەوە ڕەنگە زۆر کات هەیە تۆ ڕسمی مناڵێ بگریت مناڵەکە بچووکە باڵای لە تۆ ئینترە بچووکترە کاتێ من ئاوا لەسەرەوە بیگرم زۆر فەقیری دەرەچێ ئەم مناڵیانی دەموچایەکی وای دەرەچێ خەڵک ڕەنگە بڵێ بتوانانی خێری پێ بکەم بەڵام ئەمانە وا ناکرێ ڕەنگە هەندێک کاتی ژوا بکەیت لە گۆشەیەکەوە ینی کە دابنیشی بە شێوازێک ئەو ڕسمە بگری کە ئەو کەسە زۆر بارز دەکا و زۆر گەورەی دەرەخا بێگومان گۆشە زۆر گرنگە. کاک سەرکەوت بۆ هیچ پرۆژەیەک لەسەر ئاژەڵان گشتی فۆتۆگرافیت کردووە نەوەڵە ئەوەی ڕاستی بێت لەسەر ئاژەڵان نەم کردووە بەڵام زۆربەی ستۆریەکانم لەسەر مەسلەی ئافرەت و مەسلەی کۆمەڵایەتی و هەندێک گۆڕانی کەش و هەوا کردومە و لەگەڵیشیا مەسەلەن چیرۆکم کردووە لەسەر جەنگ لە مۆسڵ حەزەکەم باسی ئەو بکەم کە کاتێک کە بۆ یەکەمین جارم بوو کە ڕۆیشتم بۆ بەرەکانی جەنگ بەڕاستی نەم ئەزانی ئەوە نە قورسە ڕاستە لە خەیاڵی خۆمانە قورسە ئەڵێن قورسە بەڵام کاتێک کە ئەچیتە ئەوێ دەقات قورسترە یەکەم ڕۆژی کە ڕۆشتم بۆ بەرەکانی جەنگ خەریب و خۆم ببم بە مەوزوع بەوەی کە بورامەوە بەڕاستی کە ئەو خوێن و کە ئەو شتانم ئەبینی مناڵ هەبوو مەسەلەن ناوسکی هاتە بۆ دەرەوانی و ئەیان هێنا و بۆ چارەسەر و ئەمانە تۆزێک ئەوانە بۆ من قورس بوو بۆیە ئەوەی ڕاستی بێت لەسەر ئاژەڵان هیچ نەم کردو بەڵام لە چەند بوارێکە کردومە و ئەشتوانن مەسەلەن هەر لە گوگڵە کارەکانم ببینن ناوی من ببینن چونکە لە ئێستاە وێبسایتەکەم لە دەست پێکایە دەستم پێ کردووە بەڵام هەر کاتێ تەواو بوو ئەتوانم پێتان بڵێم و کارەکانی من لە مەودا لێوێ ببینن. بێگومان کاکدارە داستان کاتێ پرسیاری ئەوەکەی فۆتۆستۆری وەک هیوج فیلمە دەبێت لۆنگ شۆت و میدیەم و کلۆزی تیا بێت یان نا بێگومان وەک باسم کرد کە کلۆز ئەپمان هەیە ئەبێتایە بێ ئەبێ هەندێک وردەکاری تایە بێ بێگومان ئێمە لە فۆتۆستۆریە یاخود لە فۆتۆگرافیا باسی جەنەرال ڤیۆکەین ئەکەمیش وەک وایە کە ئەمە لۆنگ شۆت بێ یا شۆتێکی زۆر گەورە بێ بێگومان ئەوانەی کە لە فیلما هەن بێگومان لە فۆتۆیە هەنە و هەر فۆتۆیەکەشە کە ئەکرێتەوە بە فیلمەکە باسی ئەوە کرێت بە بۆنەی مۆبایلەوە کە زۆر بەمان بەدەستمانەوەی ئایا چ تەسیرێکی کردوتە سەر فۆتۆگرافی تەسەوەر ئەەکەم تەسیری کردووە بەڵام هەر ئینسان و هەر فۆتۆگرافرێک کاتێک کە خۆی ئەناسێنێت و کاتێک کە خەڵکانێک ئەیناسن بێگومان ئەو تەسیری بەو دەرەجەیە نابێت بۆ سەریان چونکە تۆ کاتێکە بە تایبەتی ئەگەر بێت و چیرۆکێکی پرۆفیشناڵی بکەیت حتمما ناڵێن وڵا ناتوانانی بە مۆبایلێک بیکەیت با ئەتوانی بە مۆبایلەکەش بیکەیت بەڵام ئەگەر خۆت فۆتۆگرافەرێکی باش بیت و یا ناوت هەبێت لە شوێنەکە یاخود لە فێڵدایە یا لە ناو خەڵکی فۆتۆگرافەرانی تر و لە وێبسایتەکانە بڵێ ناوشتت هەبێ
ئەوە تەسیر ناکاتە سەر تۆ. پرسیارێکی تر هەیە هاوڕێ زەنگەنە ئەڵێ ئایا وەکو فۆتۆگرافەرێک بۆ ئەو لەحزایە چرکە ساتە ئەگەڕێیت کە ناوڕۆکی وێنەکە دەربخات یا جوانەکەی وێنەکە؟ بێگومان هەردووکی زەرورن. هەم جوانەکەی وێنەکە کە چۆناهی ئەیگرم چونکە ئەمە دەبڵی ئەکاتەوانێت چیرۆکەکەت زۆر سەرکەوتووەکە یاخود فۆتۆکە زۆر سەرکەوتووەکە کە ئەو لەحزەیی کە کابرا تایەتی و کە تۆ فۆتۆکەی ئەگری.